شاندیاریم بە لیستی موچەی مانگیدەوە دەگەنە بەغدا. ئەنجامی کۆتایی هەڵبژاردن ڕادەگەێنرێت. شەهیدانی پێشمەرگە موچەکانیان دەخرێتە سەر عێراق. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. بڕیارە ئەمڕۆ دووشەممە شاندیاریم سەردانی بەغدا بکەن بە پێی زانیاریەکان شاندەکەی هەرێم تەکنیکین و لە بەشی ژمێریاری و وردبینی و بودجە پێک دێن. بڕیارە شاندەکە ئێوارەی ئەمڕۆ لیستی موچەی مانگیدا بدەن بە وەزارەتی دارایی عێراق. بەڵام دیار نییە عێراق بە چەند ڕۆژ وردبینی لە لیستەکەدا دەکەن. بەپێی قسەی سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم کێشەی موچە بۆ هەموو مانگەکانی ساڵی 2024 کۆتایی هاتووە. هەرێم و بەغدا لێک تێگەیشتنی تەواویان هەیە لەسەر ئەو پرسە. سەرچاوێک لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕاگەیاند بڕیارە دووسبەی چوارشەممە ئەنجامی فەرمی کۆتایی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ڕابگەێنرێت. دوای ڕاگەیاندنی ئەنجامە فەرمیەکەش ناوی کاندیدە سەرکەوتووەکانیش ڕادەگەێنرێت. دواتریش دەرگای وەرگرتنی تانە لە ئەنجامەکە بۆ ماوەی 3 ڕۆژ دەکرێتەوە. پاشان تانەکان یەکلایی دەکرێتەوە و ئەنجامەکەش لەلایەن لیژنەکەوە پەسەند دەکرێت. دەستگای شەیدانی سەر بە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاند ناوی بەشێک لە شەیدانی پێشمەرگە دەخرێتە سەر یاسای دەستگاکەیان. سەرۆکی دەستگای شەیدانی سەر بە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاندووە ئەو شەهیدانەی پێشمەرگە لە خۆ دەگرێت کە لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراون لە هەرێمی کوردستان تۆمار نەکراون. ئەندامانی پێشمەرگە هەن کە لە کەرکووک، دیالە، سەلاحەدین شەهید بوون لەگەڵ ناوچەکانی دیکەی دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.